بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. حكم صيام الحائض والنفساء وقضائهما. أمر دين سر حكمك كتايبتها بخشكان. حكمي وآفرتاني كوا توشي حالتي زيستانية بن یان تووشی حاڵەتی بێنوێژیە بن لە سووڕی مانگانەیە و با بزانین چۆن ڕۆژۆکەیان ئەگرنەوە، ئایا ڕۆژیان لەسرە فیدیەیە قەزایەکەنەوە. تەفسیری پێدەین خی گەورە ئاسانیکە. عن معاذة بنت عبد الله العدوية قالت: سألت عائشة رضي الله عنها فقلت: ما بال الحائض تقضي الصوم ولا تقضي الصلاة. معاذة يشكل صحابيات فرمي هات ملاي بيغمر هات ملاي دايك عائشة رضاي خواي پروردگاري لبيت برسيارم ليكرت وتم ما بال الحائض تقضي الصوم ولا تقضي الصلاة. بوشي آفرت لكاتي صوري مانغانيا ڕۆژۆکەی بێ قەزا بکاتەوە بەڵام نوێژەکەی قەزا ناکاتەوە یاخود دووباری ناکاتەوە. فقلت یان فقالت: أحرورية أنت؟ وتی بۆ تۆ حەروریت؟ حەڕوڕا دێک بوو لای کوفە، کۆمەڵێک خەوارج لەوێ سەری هەڵدا. طبعا خەواریجەکان ئیمانیان وابوو یان عەقیدەیان وابوو، هەر ئافرەتێک لە حاڵەتی سووڕی مانگانەیە بوو ئەبوایە ڕۆژەکەیان ئەبوایە نوێژەکەیان دووبارە بکردایەتەوە. ئەوە لە عەقیدە و بیرروباوەڕی خەواریجە، ئەوانەی کەوا خەڵک کافرەکەن بارتیکاب الکەبیرە، بەڵام ئەمە مخالەفەی ئیجماعی زانایانە. بۆیە ئافرەت کە کەوتە ناو سووڕی مانگانەیە نوێژ دووبارە ناکاتەوە، بەڵام ڕۆژوو دووبارە کاتەوە لە مانگی ڕەمەزان، بەس ڕۆژوو دووبارە کاتەوە. ئەم پرسیارەی کرد معاذە، فەرمووی: عایشە، بۆ نوێژەکەی دووبارە ناکاتەوە؟ بۆ ئەبێ ڕۆژەکەی قەزا بکاتەوە؟ بۆ ئەمەیان دوو قەزا ناکاتەوە؟ فقالت: أحرورية أنت؟ بۆ تۆ خەوارجی؟ قلت: لست بحرورية. نەخێر منەوە بیرروباوەڕەم نییە، بەڵام پرسیارێکە لە مێشکما بۆ حەزم کرد بزانم. ولكني أسأل. قالت: كان يصيبنا ذلك فنؤمر بقضاء الصوم ولا نؤمر بقضاء الصلاة. فرمووی لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئێمەی ئافرەتان ئەگەر تووشی ئەو حاڵەتە بووینایە ئەمرمان پێکرا کە قەزای ڕۆژۆکەمان بدەینەوە، بەڵام نوێژەکەمان قەزا ناکەینەوە. نوێژەکەمان قەزا ناکەینەوە. ئەمەش چەند فائدەیەکی لێکن إن شاء الله. الفائدة الأولى: من رحمة الله تعالى بالمرأة أنها إذا حاضت أو نفست لا تؤمر بالصيام. أمش رحمتي خواي پروردگارە بۆ خوشکان لە حاڵەتی بێنوێژیە ڕۆژویان لەسەر نییە، بەڵکو قەزای ئەکەنەوە بە ئیجماعی زانایان.